سڵاو ڕێز و خۆشەویستی هاوڕێیان بەخێر بێن ئەم لایڤە ڕاستە و خۆیە یەس ڕاستە و خۆیە کاک ڕەنج هەمە گەیمینگ بەخێر بێ دنیز بەخێر بێ گۆزباوان بەخێر بێ ئێلۆێل پۆپ عەبدوڕەحمان زەند کاکە عەلی محەممەد ژیر فۆرئەی ئەحمەد کوردش ژیار عەبدوڵڵا یونس هەما بڵەت شاکار سلیت ستۆری گەیم مولایەک بەخێر بێن کورتفلم کەیتی نزار زیات سما ناوەکانتان زۆر عەندیکێ هەندێک جار ناوەکانتان زۆر عەندیکێ داوای لێبوردن دەکەم ئەگەر ناوی هەندێکتان بە هەڵە بخوێنمەوە خەتایەکە لە من نییە ئۆکەی خەتایەکەی لە من نەگرە نەرێن ژیر خەتای تووە خۆشەویستان زۆر بەخێر بن کاکە ڕەوەس کاکە ڕەوان کاکە سیات کاکە هاران کاکە شەماڵ ئێڤار عەبدوڵڵا ڕەوەند پێ دەکەنی عەبدوڵڵا محەممەد کاکە محەممەد شاهان محەممەد عەبدوڵباسط عەبدوڵسەمەد عەبدوڕەحمان ڕەزا ڕەهێن کاکل هەموو لایەک بەخێر بێن چاوتان ماز دەکەم خۆشەویستانم ئەوڕۆ لایڤ ستریمی یاری Red Dead Redemption 2 دەکەین و دەمەوێ وعدمدا بوو لە مێژەکەوە لە ڕگەی لایڤ ستریمەوە دەمەوێت یاریەکەتان لە بۆ تەواو بکەم و لەسەر وعدەکەی خۆم ماوم ئەوڕۆ دەست بە یاریەکە دەکەین و یاریەکەش بەرکۆتای دێن لەوانەیە چەندین لایڤ ستریممان پێچی تاواکو چیرۆکی Red Dead 2 تەواو بکەین بەڵام ئەوڕۆ ئینشاڵڵا تاوی دەکەین ئێستا نازانم لە چێن دەرم حالیان دەبی تەماشایەکی ماپەکەمان بکەین بزانین ئارثەر گەیشتە چێندەر بریا لە یاری Red Dead Redemption 2 ماپەکمان هەبایە ئەوکەی سترنجر میشنێکمان هەیە لێرکوانە بەڵام وەکو مشنی ئەساسی چمان هەیە مشنی ئەساسی هیچمان نیە جارێ ئەو چەند لە مێژە نەمکردیە بزەبت هەم تێکس ئۆکەی جارێ بامە بینەوە شوێنی سترنجر میشنەکە بزانین سترنجر میشنەکە چییە پێم وابی کەی وەرە کورە دوگمەکان لەبی کرێت دوگمەیاری ڕێت دێدی وەرە ئەسپە جوانەکەم ئەسپە نازدارەکەم ئەوڕێیان ئەگەر دەنجی میوزیک و دەنگ و شت تەواو نەبوو تکا دەکەم لای خۆتانەوە پێم بڵێن لە کۆمنت بینووسن ئەم شتەکان تاوایە خودنە لایڤ ناسڕمەوە ئەکید بن لەوەی چکە دەزانم زۆر بەتان لەوانەیە کاتتان نەبی ئێستا بە تەواوەتی سەیری بکەن بە خۆتان بەیانی یان ڕۆژێکی دیکە لە کاتێکی دیکە سەیریکەنەوە چەند لە مێژە من حەز دەکەم بەڕاستی دەست بە ستریمکردن بکەمەوە وەکو پێشتر دەمەوێت چۆن یاری Resident Evil Villageمان بە شێوەی لایڤ ستریم تەواو کردمێ هەموو یاریەکان بەو شێوازە تەواو بکەم ئەوڕۆ پێم وابی بڕیارە سەرچەکەمدا ئەو بڕیارەمدا کەوا دەبی ئەوە زێبڕایەکەیە پێم وابی مەرحەلی زێبڕایەکەیە ئەو کابرایە زۆر قشتە باقسی لەگە پێم دەڵێ سڵاو مستەر کوتان دەکەم بۆ کوردیش سڵاو ڕۆژێکی خۆشە نییە بەڵێ بێگومان وڵاتێکی چەند خۆشە یاخود گەشت شوێنێکی چەند خۆش دەرستەکەی وێنە دەگرم دەمەوێت ژیانی سروش وێنە بگرم دەمەوێت ئەو شتە بتە بەشێک لە ژیانم ئەو قسەیەکە دەیکات نمونەیەکە دەینەوە لەسەوەیکە کارەکەی ئاسان نییە دەرێت لەوانەیە شێرێک بێهێرشم کاتە سەر بمخۆ سەوتی یاری نییە ئۆکێ ئێستا چای دەکەن داوای لێبوردن دەکەم ئۆکەی دەزانم ئەو فەڵتەک بوو لێ من بوو ئۆکەی چام کرد دەنگ هەیە ئێستا لەمانەیە لە دەنگی یەک لەو بنووسی دەنگ باشە wildlife photographer عارفة وەکو کابرای زۆر عەشایرە هەموو شتێکی قبوڵ ناکە okay no Arthur why you are بەردەبیەوە کایۆتەکە ئاژەڵەکەی ئەو کابرای ڕای کرد ئەو تێ جانتایەکەی لێ برد
جانتایەکەمان بدەوت کێک کایەوە دەبزان وەکو گورگەوە نییە یان ڕێویە بەڵێ کەمێک پێشستا لەگەڵ کاریگەر لە لایڤ ستریم بووین لە ئینستاگرام باسی کلیپە نوێیەکی خۆی کرد دەبی لێیدەم حەز ناکەم تەقی لە ئاژەڵی بکەم کابرایەک ماژەڵ خۆش دەوێ Where are you? زانتایەکەی بەجێشت دەڵێ ئاژەڵەکە فکر لەوەی نەکەی بێەوە عەدیم نییە ئارتر قسە لەگە ئاژەڵیش دەکات That's why we love him لەبەرەوە حاڵەتێشەکە ئاثەر مۆگرمان خۆش دێت ئۆکێ بچین زانتایەکە لەو پیاوەکەی بینەوە بزانین مشنی دیکەمان پێدەدا یاخودنە الله چەند غەریبی یاری ڕێد دێت دەکەم هاوڕێیان سەیری و کەش و هاو میوزیکت تەرتیبات الله خۆشە ڕێد دێت One of my favorite game of all time یەکێکە لە خۆشترین یاریەکان هاوڕێیان بەڵێنێکم بە خۆم دایە دەمەوێت لە بەم گۆش شی بکەمەوە بەڕاستی بە تایبەتیش لە یوتیوب بەڵێنەکەشم بریتە لەوەی کەوا هەوڵ بدەم بە لایڤ ستریم یاری نوێیەکان یاری کۆنەکان ئەو یارانی لە چناڵ دامانە نەیە تەواویان بکەین و بیانکەین بە تایبەتیش یاری Red Dead Redemption 2 دەبی تەواوی بکەین بە لایڤ ستریم I don't care مانگە چی پێدەستی I don't care لەلام گرنگ نییە 2 مانجی پێ 3 مانجی پێچ سەو دەبی تاوەکە بەڵام واتمدایە یاری تر سناچیش دەکەین ئۆکەی چەند یاریەکەم دانایە ئینشاءڵڵا دەیکەین بەڵام تکا دەکەم دگمن لایک دابگرن بۆ سەپۆرتی ڤیدیۆ و شەیریکەن لای خۆتان تاوەکو زۆرترین خەڵک بیبینین I realize I am a fool. Forgive me. And thank you very much once again. بەێ زۆر سپاس دەکەم بۆ هێنانەوەی جانتەیە ئۆکەی میشنەکەمان ئەنجامدا نامەیەکمان لە بۆ هاتیە پێم وابی بەس بە هەندێک خۆراکی بخۆین پێم وابی لە ڕێ تووشی شەڕک شتێکی بین نیشانەی ئەوەکەمان بڕکدا بەزیێم ئەو ئایەکەمان ئۆکەی بە ئەوە بازگەرە چی بچێشی ئارتەر تاوەکو ئەومان بکەینەوە دەبی بچین هەندێک شتی دیکەش کۆکەینەوە پێم وابی نامەیەکمان لە بۆ هاتیە دەبی ئەتاو نامەیەش وەرنەگرین ئەو لێتەرەکەی ئەو نییە یەس ئەتاو لێر نامەی وەرنەگری مشنی دیکەمان لە بۆ نابتەوە ئەرچی دیکەمان لە بۆ نابتەوە سەو سەرەتا با بچین نامەکەی وەربگرین ئینجا بزانین چ مشنێکی دیکەمان لە بۆ دەکرێتەوە چکە ئێستا لە شوێنێکی زۆر خۆشی یاریەکەینە مەرحەلەکان لە پارتەکانی ڕابردوو لە پارتەکانی ڕابردوو پێم وابی بزڵ چ ئاخر شوێن کە بڕیمان ئەو شوێنە بووکەوە مایکەمان ڕزگار کرد لە بندیخانەکەی کە ئارتەر حەز ناکەوە ڕاستی یارمەتی مایکەی بدە لەبەرێ مایکە لە سەرەتاوە وەکو ژەهرەکە لە بۆ ناومێشتی دەچی و ئارتەریش هەتا ئێستا وەکو گۆڵدن بۆی کڕۆزێرینەکەی دەچی ناسرایە سەو و پێویستمان بە ئەسبەکی نوێ بەڕاستی پێویستە بچین لارێ لەو ڤیددیوە نام لە ڤیددیۆی ینی لەو لایڤ ستریمە نام لایڤ ستریمی داهاتوو حەز دەکەم بچین ئەسپە عەرەبیەکەی ڕاو بکەین بیگرین چکە بەڕاستی ئەسپە عەرەبیەکەم زۆر 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 بەتواناترە ئەسپە عەرەبیەکان یەکەم جوانە دووەمیشیان ئەسپەچ بتوانایە و ئۆکەی ئەوەش سترەنجەر میشنەکە لێرە بەڵام دێمەوە لە بۆ ئەوەی تا قسە لەگەڵ کابرایش بکەین دێمەوە لای جارێ مهمترین شتە بێ بچین نامەکە وەربگرین چکە دەبێ میشنەکانی کە وەگرم سترەنجەر میشنەکەمان هەیە لێ دەڵێم ئێکوانە یەکێکە لە شوێن خۆشترین پارتەکان یاریەکە لەبەری زۆربەی مشنەکان یاخود چۆن دەڵێ سترەنجەر میشنەکان ئەوانەی کە ئەساسی نینە لابەچینە لابەلانە دەتوانین بیانکەی وتوانینیانکەی لەو پارتە یاریەکە بەردەستە بۆ کەسانەی کە تاوەکو ئێستا یاری Red Dead Redemption 2یان نەکردیە و نازان باش سش دەکەم Red Dead Redemption 2 بەگشتی بەیانی بەبێ سپۆیلۆرتانم باسی تاقمەکی دەکەم بە ناوی دەچ ڤاندڵن ناوی تاقمەکەیتیان و سەرۆکە چیان هەیە کە دەچە بە خۆیتی ئەو تاقمە کاریانەوەیە دەیانەوێ وەکو ئاوت بۆ بمێننەوە لە ژیاندا بەردەوام بن نانەوێ پێشکەوتنی کۆمەڵگا و پێشکەوتنی
شار و پێشکەوتنی وڵات بێتە لای ئەوان دانەوێ وەکو وەحشی گەرانە لە ناو سروشت بژین دزی بکەن بانک ببڕن کوشتن و بڕین کەس تەداخوریان نەکە ژیانێکی تایبەت بە خۆیان بژین بەڕاستی بەڵام ساڵی 1898 ئەو کاتێکەوە لە ئەمریکای لەو سەردەما شوێنەکە زۆر تاریک بوو سەدەبی ڕووناچیکە بۆ تۆزەکە داوا لێبوردن دەکەم بە شێوێکی کاتی پێویستم بە ڕووناکردنەوەی برایت زیادکردنی برایتی هەیە لەبەر برایتەکەم زۆر کەم کردیە ئەوە کاتەکە بەتەنیا یاری دەکەم برای زۆر کەم دەکەم دەمێ ئۆکەی باشترە لە کوێن دەربووین ئۆکەی گەڕاینەوە ئەو گەڕانی و کامپەکە ئەوە کامپەکەیتیان ئەوانە دانەوێت لە تەنیا لە کام بژین بەڵام پۆلیس یاخود ئەو حکومەتە نوێی کە دروست بووە ناوێ ئەوانە بەردەوام بن کاری مەچیام قەنەعەت پێهێنانە بە دەچیکەوە کۆمەلگا پێشکەتیەم بۆ دەبی ئەمەش بیر لە داهاتوی خۆمان بکەینەوە بەڵام دەش نایەوێ و درامای یاریەکە ژەوەی دەست پێ دەکە کە پارەیەکی زۆریان لە شوێنێک دزیە بەڵام پلانەکەیان بە هەڵە ڕۆی ئێستا لە ئاکامی ئەو ڕووداوینە کە ڕوویدایە کە دەچوو ئارتەر و ئەوانە تووشی کێشەی زۆر بووینە ئۆکەی ئەمن عادەتمە دەبی هەم کاتێک خواردنی بدەمە ئەسپەکەم ئینجا ئەسپەکەم پیسایش دەکەم دەڵێ با حەفلەکی بکەینە شەو ئەوە دەچەم ئەوە سەرۆکی تاقمەکەیە ئەوانە هەموو لێکوانە دەژین لە سروش دەژین کە شتێکە لە شتارێکە زۆر سەرنجاکێشە دەربارەی یاریەکەی حەفلە بکەین یان نەکەین لە کەمەند بینووسن بەڵام سەرەتا پێویستم بە هەندێک خۆراکە هەندێک نانی بخۆین باشترین شوێنیشە بۆ خواردنی خۆراکی فری بێگومان خۆراکی کامپەکەمانە چکە بەردەوام لە بۆ کامپەکە ڕاوی دەکەم بەڕاستی درێم ئەسپ گۆشتی ئەسپی ناخورێ ئەویان لە بۆ دەبم مامزیان لە بۆ ڕاو دەکەم ئاڕڵکیان ڕاو دەکەم پێستەکەیان لە بۆ دەینم و خۆراکیان لە بۆ دەینم بەگشتی ئۆکەی با جۆنیان کەین حەفلەکەی دەمێ بکەم Louisville. Okay, دەیانێ گۆرانی بڵێ ئەنکڵ دەوێ گۆرانی بڵێ گۆرانی دەڵێ It was diddle all the day. دڵنیا چەند خۆشە بەڵام یاریەکە بەرەو کوێ دەڕوا لێرەوە لێکوانەش بیڵ شەفشیان لە بۆ دەکا چیڕۆکی خۆی دەجێرتەوە ئۆکەی ئێستا کاتی ئەوەیە تۆزێک بنوین ئەوی مشنەکان بەیان دەست پێکەینەوە مۆرنینگ با تا بەیانی بنوین هەموو لایەک بەخێر بن ئوسما کۆرک ئوسامە کۆرک ڕیشمان چاکەین یاخودنە باتەم شاید ناو عیبمان نییە پێم وابی
دەمێ ڕیشی تۆزێک درێژکەمە ڕاستی ئۆکەی نامەکەشمان لە بۆ هاتیە با نامەکەی وەربگرین ئەو نامەیە لە هەمووی گرنگترە نامەکە لەلایەن چی هاتیە ئەو I've written this letter 100 Oh, times or Mary more, and I Nardici. cannot get it right. It's me. You know it's me from دەڵێ the bad ماری دەڵێ منم handwriting. I know I said when we last spoke لەبەرەوەی when I دەستخەتم was زۆر going off to داخۆشە get married that we would not speak again. دەڵێ من ئەو کەسم کەەوە I know I ماری ئەو said a کەسێک کە lot ویستی of لەگەڵ things, ئارتنی هاوسە and گیری بکە I بەڵام meant them, ڕازی نەبوو I کۆتاکات suppose, at the time. But I'm not so proud as to not speak to people who care for me or cared for me. I've been in Valentine for a دەڵێ couple چەند of مانگێک کە months. من لە I ڤاڵەنتاینم had some bad چەند بەختێکی luck, خراپم هەبوو and, لەو شوێنە well, چیرۆکەشی دوورێژە نامێ it's a باس long بکەم story and not an interesting one. But I am here دەڵێ for من now. مەقسەدی ئەوەیە لە ڤاڵەنتاینێ وەرە سەردانم کە ئەوە کەپڵی ڕابردووی ئارتەریە ئارتەر مۆرگنیە Or whatever the polite term is for them, that ran with you and your associates in town. And I heard tell of a man who sounded like you. I would love to see you again. دەڵێ دڵخۆش If you could دەبم spare me a little bit of بتبینمەوە your time. I'm renting a room at Chadwick Farm, just north of Valentine. Yours, Mary Linton. Mary Lynn بۆ ناوەکەی Mary Linton ئۆکەی مشنێکمان هەیە Mary Linton با بچین بیکەین دەرەتە بە ئاسپەکەمان خۆراکەچی بدەینە Yes, Miss Grimshaw. Mr. Matthews gave me a message for you. He said when it was convenient to head into Emerald Ranch. He's looking at a few business things there. Okay. Oh, he'll find something too. He always does. Will you be well now, Mr. Morgan? I'm always well, Miss Grimshaw. ئەوەش دەڵێ یەکێک لە پێی گوتمە مسمە ناو ئێمە ڕەنچی بیت بە خۆراکی بدەینە ئاسپەکەمان بۆندەکەمان بەهێزتر بکەین حوزەیە شتە ئێمە لە ڕەنچ وەزان مێژ مەرحەلەی دزین و شتە حوزەیە دایمە لە دۆشتانەیە ئەوکەی بڕەش بە پاچی شکەمەوە Okay, let's go. Let's go, girl. Let's go, girl. Okay, مرحلة جيهان مرحلة بكين ترتبع ماريا بكين أو تليري على فالنتاينا شنو لا كابلا كي آرثر كابل الرابر ديك آرثر كاب أوضة بعقله يساش خوشي ده a very stupid man خوشي دله أو شيء لنيا So, what happened to you in Valentine? صروي ده على فالنتاين كله I don't remember too much. I woke up in the middle of nowhere. أو باسي موضوع كده كبصر خوشي لفالنتايني الشبكة بصر برت لبارت الرابر دو بيدي مان بابرين All right, girl. Easy, girl. Look at what we snagged! There Dutchie we go. I've spotted. زور سهونة لا من دان ولا نامرين بس رعيتها بوليس ناتيا لاعب ميانا مستر بيرجع زور بخير به All right. بقى انا اللوت كم خس نو 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 رقم لوش تاعنا الرد دبتوه تشي قلتي اوي لا ذا تمشى وات ذا فريدا ارثر نامي او كابريا مان لوتسي كلاوكي خود بينو يس هات اوش لوت كين نفرش ركتيا
بریان لوتکردنەکەی تۆزە سریعتر بە کەی $3 پێ پێوە بوو ئەو نەفەربانەمان بینی تکایە تەلەفۆن و پۆلیسی مەکەن تەلەفۆنی چە Good girl. کەی Hey, what the hell? ئەوەش ڤالنتاین Hey, you're okay, girl. There, girl. ئەجە لە ڤالنتاینی کاتەکە بە سەریعی ئەسپی لێ دەخوڕی خەڵکی کاردانەوەیان زۆر زۆر سەیرە ینی پێیان ناخۆش دەڵێن سەبر باشۆ کاکە هێدی باشۆ Okay, girl. Yeah, you're all right, girl. پێم وابی ئەوە لێرە ئەسپی لێرەدا دەبەستنەوە کابرایەکی ڕاقیمە من نامێ ئەسپەکەم ئەوها بەجێ بێڵم من شوێنێکی بیبەستمەوە بەڵام نیتیان وێ ئەس شوێنی بەستانەوەی ئەسپتان تکایە لێرەیە ئۆکەی ئەو تێ نابینم ئەم ئەسپەکەی خۆ خۆش دێ ئەها بەڕلەی ناکەم Job, girl. Morning. Hello? Good morning, mister. You know a good place? Get some food? شوێنێکی باش پێ نازانیم بچینەوە خواردنی لێ بخۆین ئۆکەی بینی لای کەپڵەکەی ئارتەری مێری We loved once and true کاتی خۆی کێکترمان خۆش دەویست Yes? Oh, I'm sorry. I didn't mean Oh. to disturb you, ma'am. Is Mrs. Linton in? I'll go see. دەڵێ مەسڵنتن لێرەیە بەکە قەنعاتیان بە کەس نمایە کەسە بەسی لە عاودێن Collared for you. مۆرگن ئەوش ماری ماری کچی جوانیشە Hello, Arthur. Mary? مێری I heard you and your friends was around. Okay. Where's what's his name? Died. Where's what's his name دەرێ ئەو کابرایە لە چیە کە نازم ناویچە Yeah, me too. مەفری I think بابیتی یان Happened a while ago. پێم وای بابیتی Pneumonia. Bad business. Sure. باب مردی I think So, باب نه باب مات چون باب ڕزگار دەکەنێت بابیتی برایتی I don't know you've been made a widow and مێردەکەیتی ئۆکەی مێردەکەی مردیە No, ain't like کە that. بابی دەبی ڕزگار Arthur. بکەین برایش وەزان ڕزگار دەکەین شوێ Listen, Arthur. ئارتەر زۆر خۆش ئارتەر I'm my family. پادشاکار I need your ریدی بۆ help. ئەتاک you mean the family I that don't know always look تا down کەستە بەشە on نوێیەکە me? نەیتیم You want me to help? It's my little brother, Jamie. I always liked Jamie, at least compared to the rest of them. He's broken Daddy's heart. Daddy has a heart. Don't make me beg you, Arthur. My money, my Okay. life, me. I wasn't good enough. I'm دەڵێن پارەم sorry. هەبوو We need your help real ژیانم bad. هەبوو بەڵام Little Jamie's joined the Chelonians, that strange Mama religious razi nebu. order. Good for him. They're quite mad, Arthur. They'll kill him. You're the only person he'd listen to. ئۆکەی برایەکەی دەڵێ شتێنا تەریقەتە چی سەر شێت لەوانەیە بیکوژن لەوانەیە But بمرین it's okay to ask me to help. ئارتەریش دەڵێ ئەو کوب I'm یانە تو sorry. ناتوێت لەگەڵ من بژی ڕێز لە من ناگری But
بەڵام think چاوەڕێ of ئەوەی you لە من دەکەیتەوە often. بچم برایەکەت ڕزگار بکەم. Time ago now. I'm begging you, Arthur. I say let Jamie live Jamie's life and not the nightmare that his daddy dreamed up for him. Jamie's so innocent, Arthur. Please, Arthur, تکایە ئارتر بڕۆ ڕزگاری کە. will you help me? Help, yes, بێگومان. Where is it? بە کوێن دەرە؟ Somewhere out near Carmody Dell. لە شوێنێکە بەناوی The Carmody rancher Dell. there said he'd seen him around the Cumberland Forest. لە I just want him دارستانێکی back, کەمبردا. Arthur. If you find him, bring him to me at the station. I'll see what I can do. I'll owe you. You already owe me. قەرزارت دەبم ئەگە برایەکەم لە بینیەوە. ئارتر دەڵێت لێ بە خۆت هەر قەرداری منیشی. برایەکەی کەچیتە ئێرانە. با بچین لەو سەر شێتانە کە مشتێکی زۆر فۆنی خۆشە دەستێنە ناو چیاکان لەوێ برایەکەی ڕزگار دەکەین. ئارتر لە بۆ خۆشەویستی هەموو شتێکی دەگات. Okay. Hey there, mister. Fine morning, partner. Hey there, mister. سڵاو لەوێ براکەم بۆ هەیە سڵاو لێ براکەم ئارتەرەوە سەلامە خەشێکم بە کوردی. Good girl. منتقەی ڤالەنتاین زۆر سەوزە. دوای دەچینە شوێنی دیکە دەگۆڕێم بەڵام ئەو منتقەی زۆر سەوزە. دەمێ یارمەتی بدەم بەڵام ئێستا نا وەختێکی دیکە. وای ئەوم دا بە زیزان یارمەتی و ئافرەتەم نەدا کە پێم ناخۆشە. یارمەتی دەدەم خەم نەوی. Hey, partner. You done good, girl. لێ چیاکە پێم وابی لێرێ زۆرمان نمایە. Yeah. شتێکی سوورم بینی بەس دەی Idiot. وازە شەڕی بینە جارێ ئارتر مشتن تێ ئەرکە تێ ئەرک. Easy there. Easy there, Arthur. There's a girl. ئەوە گەیشتین لێرە وەسوڕین. You all right? یەس ئەوە شوێنەکە لە بیرمە. Yeah, you're doing good. You okay? Okay there. واو شوێنە جوانە یاڕێیان ماڵی سکرین شۆتە هاتێک سەلاکەی سکرین شۆتەی جوانی ئێرە دەکەم. ئەوانە ئاینەکیان هەیە بە ناوی چیلۆنی کە زۆر جێرن جێل. Gentlemen, جێرن شەلف سەیتی یعنی بە دیوارەکی سەلامەتی بەستین. جلوبەرجان چی سەڵە خۆیەکەی وان چی سەڵە. son. Your sister is very worried. کای گەیم دەڵێت فاستراڤلی کەمە نە فاستراڤلی هەیە پێتان دەڵێم چۆن دەیکردی دوایە بابی کەمەوە. Well, his sister just wants to speak.
اوكي دڵێ خوشکت دێ قسە لەگەڵ بکە وەرەوە. دڵێ کوڕەکە ڕێگای خۆی دۆزیتەوە. ڕێگای سەلامەتی. دەڵێ تۆ چ ڕێگایەک هەڵبژاردووە گەورە. Undecided impatience. بەڵای سەبرمان نییە. بەڵای شتە قۆڕ بێ معنایەک لە من نییە. لێم گەرە قسە لەگەڵ کوڕی بکەم. دەڵێ تو بەردەوامە تو نێگەتیف و تووڕەی؟ بە تووڕەی جۆرەندەوە. دەڵێ کاتێکە لەگە کەری و چینگۆ قسەی دەکەم ئەزە ئەوان لێدە. نامێ بتکوژم. مەی کوژە. Kid, come on. This is crap. You're better than this. Better than what? Better than one in paradise? Better than thinking these fools Oh, know a none of these damn because thing I'm about about to just crap and paradise. Let me take you home. You're a sad man, Arthur. You're a real sad man. Sure. Kärramaka. Come home. Not a chance! Leave me alone, Arthur! I didn't ask for your help! Yeah. ئەجارە بە دیکەوە بیگرە. دەڵێ بە خاتری خۆی دەڕاوستە. دەڵێ وەڵامی تۆ نادەمەوە. بارانش چەند خۆش دەباری هاوڕێیان. دایمە لە مەرحەلەکانەوە عەرەبانان دێنە پێش تۆ بیدعم بکەی. ڕاوەستە با قسەی لەسەر وەزعی بکەین. نو لێبەر دەبیەوە. اوكي بەخوا شو هەوای جوانە ڕێت دێت. دەڵێ ڕاستە جێمی خوشکت نیگەرانتە. دەڵێ تو جێلەکەی تان شێتەکەی نەبوو جێلەکە. دەڵێ پەیوەندی بە تۆ نییە ویشە. پەیوەندی کو بە ئارتەریەوە نییە. ئارتەر دەبە خاتری خۆشەویستەکەی ویشەی دەکە. جاکاس بە ئارتەریان گۆ جاکاس یان کرد گوێ درێژ. دەڵێت تێ لەنا ئەو لەنا چییە لەگەڵ ئەو خەرکەی ژیان بەسەر بێ. Cebu. Oh, Jamie got away. Le rejet de restart retry checkpoint. Alla dam destem. Why? So stage datum. Come on, over that. Please. We know how much. Fucking hell, man. God damn it. I'm gonna away. GTA. Damn it, we gotta do this the hard way. This is none of your damn business. وحاول بتقرن باشا. Sorry. They're just using you. Telling you what you want to hear. What the hell do you know about it, Arthur? Sorry, girl. Come on, Jamie, your sister's worried about you. You pop up out of nowhere? For Christ's sakes, Jamie, just hold up a minute. I was doing just fine by myself. Come on. يلا عرض دقيقة. والله بنزل مشكلة لو استريت ما تمرون بس دي. You can see this is crazy. You're the crazy one. Just stop and
let's talk about this. دەڕاوەستە با قسەی لەسەر بکەین. Answer to you? کەمان یەڵڵە Little jackhead. Sorry, mister. What are you gonna do, Jamie? Live the rest of your life in the mountains with those people? They're my friends. پەنجەم شل بوو. Yep. بۆ خوای پەنجەم شل بوو. If you don't leave me alone, I'll shoot you. I swear it. What are you talking about? You ain't no killer. You don't know who I am. Move! Move! Good Lord. The hell? Okay. Please, Arthur. I'm a man now. I found something. A calling. You're just a kid. You're making a big mistake. ئەردی منداڵی I'm not شغڵات taking دەکەین. advice from you. تە نازانین جای منداری You're هیچ an نازانین. outlaw. You leave me alone. دەرێتو ئاوتڵۆی. They're good people. ئەوان خەڵکی I'm باشن. warning you, Arthur Morgan. لەو بێعقڵ. Leave me alone. Please, kid, ئەو دەمانچەی دانێ کورێ. put that gun down. I warn you, Arthur. دەبی گولێل دەمانچەکەی دەم پێم وایە نییە؟ I don't want to live دەژی anymore. یس. Kid, just calm down. Leave me alone. کەر زەلام. Now calm down. بێت دەرم حادە بۆ وحشی ئەتوی دەمانچەی؟ Let's go see your sister. دەڵاتنێک خوشکت دەی. Okay. بەقا بێعقلە. Okay. It's okay, kid. Have I been a terrible fool, Arthur? I don't یس بێعقلیەتو. know. I don't know enough about it. But one thing I do know. There ain't no shame in looking for a better world. I missed you, Arthur. Are أنا you and غريب Mary إيدك يا sweet مارتر. on one another again? That's all a long time ago, son. بابڕین. Yep. Good girl. Well, کوڕی چاک. this wasn't how I thought today would turn out. وەڵا پێم وانە بە ڕۆ بۆ شێوازە بڕۆم. Jamie Gillis, you were a kid last time I saw you. Didn't try to kill yourself. پێم وایە بە قەت بڕەکەی دابڕۆم باشترم. یس دەتوانین بە قەت بڕێ دابڕێ. You know, you taught me how to ride a horse. Too well, apparently. دەڵێ تو فێرت کردم کو لەسەر. Really? My God! And to What think that you the- taught me how to ride. بالضبط. So you were saying? Too well, apparently. Shalonia, though? Really? You'd fall for that? They were دەڵێ تو very فێرت کردم nice چۆن to ئەسپی me. باشم کەچی بخۆم ببمەوە لە ساسپەکەی کوڕەکە دەرێ ئەدێ پێم وابە تو لەم باشتری چکات تو فێرت کردمە کو ئەسپی باشم. Of course I did. They rely on charitable donations. Jesus, Jamie, come on. I just wanted to believe that there might be something good coming my way one day. Yes, that's وەڵا لێ من it, چیمە ناو Water. تاقمە سەرشێت و جێلانە لەبەرەوەی Shut up. لەبەرەوەی All دەمێشتە چی Father باش could tell me بێتە ناو was, ژیانم. You won't amount to anything. You're not enough of a man. I had to get away. I couldn't take it anymore. Forgive دەرێ me. بابم بەردام بەم نیوتێکەوە ئەم پیاو نیمە ئەم هیز نیمە Don't listen to him. لێژ Don't ویستم talk لێ about him دوورکەمە. like that. What do you want me to say, Jamie? He's a good father? What the Great. بەجددی بێتان بوو ژیر خەتای من نییە. So you were saying before. What do you want me to say, Jamie? He's a good father? Nice man? You بەڵێ won't be بابت بە happy I پیاوەکی saw باشە you. پێ دوای پیاوەکی باشە. Please send him No, my پیاوەکی worst باش نییە. regards. مەقسەدی ئارتەریەوەیە. Thing is, he's right. I'm not good at anything. Come on, that ain't true. Tell Oh, me something you Raznia. like. Well, Don't think too hard. apples, I guess. دەرێ حەز لە چییە دەرێ حەزم لە Yeah, I love ئەنی حەزی لێ apples. دەرێ حەز لێ ببێت چ ئەوش دەرێ حەزم لە سێویە ئەوەندە جێلە. Carpentry or horses or something, but all right, go work in an orchard then. By that token, you must really like shooting and robbing people. I only like shooting young idiots who run away from me when I'm trying to help them.
we are. She must be waiting inside. How you doing, friend? Well, hello there. اوكي ماری دەبی لێرە بی بە ئاسپەکەمان لێرە ڕاگرین Make it quick or I might run off again. درە زوو بەگەر نامن هەڵدێم حەدت چی هەڵدەی حەدت چیە یاڵە جێمی کەمان You're nervous about seeing her, aren't you? دەرێت تو زۆر قەلەقی وچی دەیبینی وایە ئەرە لە قەلەق ئارتەوە چکە نازانین قسەلەگەژ نام بکەم تایبەتیش خۆشەویستی خۆی Jamie, جەیمی ئەوە لەم هینایەوە ماری چ دەولەوە زیاتر come home. Please, you. پڵیز Father's been very sad. Father wouldn't know sadness if it died in his bed. بەڵێ بابم زۆر But I'll come home بوو گران for بوو you. My boy. بەڵام من بۆ تۆ My گەڕایمەوە sweet boy. کوڕە شیرینەکەم Oh, Arthur, ئەو ئارتەر thank you. سپاس دەکەم Thank you. It's good to see you, Mary. And دڵخۆشم بە you, دیتنت And you. منیش بە هەمان شێوە You're... Oh, you'll never change. I know that. اوكي ماری ڕۆی I feel like واز the دەکەم luckiest man alive, and بە بەخترین پیاوم کە زیندومە واز دەکەم کە that woman گەمژەمە confuses me and plays me for a fiddle like no one else alive. دەڵێەوە ئافرەتە I میوا trust I will سەرشێت not make کردیام a نیوا god جێر awful fool کردیام of myself once more, but بەڵێ سیقەم بە خۆمەکە somehow I imagine I shall. دەرێ بە شێ لە شێوەکان وعدم بە خۆمدایە کە هەڵی وانەکەمەوە جارشە مەسەری وای خۆشی نەوێتەوە بەڵام هەر خۆشی دەوێ لە بنەوە هەر خۆشی دەوێ بەڕاستی because this is love خۆشەویستی اوكي سو بێزەحمەت چەندمان پارە هەیە $105 هەیە واو لایانی خراپەینەوە ڕاستی بێم هەندێک شتی بکڕم وەکو ئەشیام نمایە Back for some more provisions. Have a look around. ئەوکەی بزانم چمان پێویستە سێڵ تام هیچ بفرۆشم Righty. Let's see what you're selling. ئەو ئەم بانە دوی تۆکی پەر Now let's have a look. ئەوکەی بزانین چمان هەیە providence canning food okay Nice. اوكي ئەوان دەوێ دەکەم دەوێت تەنیا لە بۆ ئایەکەم بەرزکاتەوە ئەو خراپ دەوێت تۆزە گرانە ئەوەش دۆ ئەسپەکەمانە Uh-huh. It's all yours. اوكي ئەوە پاشنەوەنە Enjoy. okay thank you ammunition All right. Again? All right.
Okay then. تەواو جلوبەرگمان نایە لەبەرەوەی جلوبەرگ دەمەوێت دروستی کەم بەڕاستی. Can I get you anything else? Look around. Thank you man, appreciate that. باس دەکەم. Thanks, mister. Hi there, mister. Who are you? You ain't taking nothing off me. It's okay, girl. اوكي بسم الله هۆزەیەی پێم وایە پێدار غەڵەت دەکەم هۆزەیە لێرەیە لە ئێمرڵانچ کە ئەوە عارەبانەکەی دەدزین لە ماڵەکەی ئەو مشتێکی خۆشە بەڵام حەزم لێ بە ڕۆژ بیکەم نەک بە شەو با لە شوێنێک لا دەین. Take it easy, I got lumbago. Should have thought about that earlier. You're pathetic, old man. ئەو ئەنکڵ توش شەڕێبەوە یارمەتی دنیاە ئەنکڵ بخۆم قال You could مشکلە have stepped in. کارەدا I بڕا thought you had it covered. Just wait till you're old. I'll be at camp if you need me. There we go. تۆزێک با دوورکەینەوە لە ڤاڵەنتاین ئەوجا کامپەکی دروست دەکەم دەمێ بیکەمە ڕۆژ اینجا مشنەکەی ئەوەی ئەنجام بدەین هۆزەیە بەڵام دەبی لە شوێنێکیش کام دروستکەی کە دزی لێ نەکرێت با نزیک بمەوە لە هۆزەیە ئەوجا کامپەکی دروست دەکەم. Easy, girl. Hey, you're okay, girl. Yep. Easy. Whoa. زۆرم حەز دێ بە تیرکانی ئاژەڵی ڕاوکەم. تام تێژ زیاترە بە تیرکانی. لە 600 لایچینە لە یوتیوبی دەستان خۆش سپاس تکا دەکەم زیادی کەن لە بۆ یەککەی فیسبوکیش 367 لایک دەستان خۆش زۆر سپاس. Okay, here we go. ئەوی دیکە ئەوی دیکە یەکسەر ئەسپە بە کاملەوە لە بۆ تاقمەکەمان دەیبەمەوە. Good hole there, girl. على کامپەچی دروستکەین وەختەکە بڕوام تۆ ڕۆژ دانیال بەخێر بێ سڵاو ڕێز لە توش ئۆکەی کرافتێکی با بکەین لە گۆشتمان لەکنە بیستێنین. گۆشت زۆر باشترێت لەوەی کە باشتی بکڕی بەڕاستی بۆش هەڵی دەگرم ئەوە برسیشمانە بە شتێکی شەر بخۆین یەکزاری. ئۆکەی ئیت بابی خوا هەڵشکاش سوورکەینەوە پێمان بێگە بنوین لێڤڵەکەی ئەو شتانەوە بەرزتریش دەبێتەوە. باش بخۆین ئۆکەی ئێستا هەموو شت تەواوە
دانەیەکەش هەڵدەگرم ستوو دەکەم هوک ستوو sleep until morning تا بەیانی برون ڕاوە دڵشاد بەخێر بێی ژیر بەخێر بێی کورد گەیم پڵی بەخێر بێی ئارام ڕێکان محسین ئەحمەد مولایەک بەخێر بن الله لو دیمەنەی تەمشا دیمەنێکی جوانە All right, girl. بەجددی ئاسمان لە ناوی ئایرە ڕێد دەد ریدەمشن زۆر لە ڕاستی دەسی زۆر یعنی شێوازی هەڵاتنی خۆر و ئاوابوونی و هەور و کاردانەوەی گژ و جیا و کارکتەر و ئاژەڵەکان بەرامبەر تیشتی خۆرتەمشا و دیمەنە یەکجار بەڕاستی دەچی Yep. There, girl. Okay, girl. ئۆکێ نزیک بووینەوە Out of the damn way. Yeah. ستلای مستر هۆزەیە پیاوە عەقڵەکەی دەچی That's an interesting way of putting it, Seamus. No doubt. I do interesting very well. It's trusting I don't do so well. Please. I know how to work with good people, Seamus, and I work in the right way. Well, they all say that. I never met an idiot that called himself one. Arthur, this is Seamus. بڵێ ئارتەر ئەو ناوی شەیمە شەیمسە Effective new partner if هاوکاری he likes نیمە us. Liking ain't the problem. Trusting is, as I said. Keep your voices down. بڵێ من سیقەم زۆر بە خەڵکی نییە This is a sideline. Of course. Look at us. Honest as the day is long. Exactly. خێر بێی کاکە Tell you, ئارە let us prove ourselves. Prove ourselves to this clown? What you talking about? پرسیار کواڵەتی پلی 4 و پلی 5 لە ڕێدێدی بەرزکردنەوەی ڕێزلوشنە ئێستا 4K ڕاستەقینە تقریبان دەبینین بە کواڵەتی بە ئەوەی سی فرێمی بەڵام نەبیێت 6 فرێم بەڵام کواڵەتی 4K زۆر پێوە دیارە You don't trust idiots. Exactly. We're not idiots. Let us prove it to you. ئۆکەی دەڵێ مە دەچین کەر و عەرەبانەیەک لە بۆ دەدزین I'll tell you what. Arthur. Old Bob Crawford and his boys just bought a beautiful stolen stagecoach from upstate. It's in their barn. Now you go get that, and then we can work together. Who's old Bob Crawford? An acquaintance of mine. So you want us to take out your competition? Well, he's not just an acquaintance, but a cousin. By marriage. I also want to see if you boys got what it takes. Now, you survive that. Where is he? He's in a farmhouse just northwest of here called Carmody Dell. It's just up the train tracks as you're heading up towards Fort Wallace. There's also some money in that house, but that's your business, not mine. But don't kill nobody. Folks know we ain't intimate no more, and they'll know it was me. But you're fine with us robbing your cousin. محەممەد کوردی Marriage. And yes, I'd love it. You heard the man. Let's go rob his cousin. By marriage. دڵێ با بچین دزی لە ئامۆزایەکەی بکەین دڵێ بەهۆی هاوسەرگیریەوە بوویتە ئامۆزا مەگەن ئامۆزای ڕاستەکەمی من نییە Really? Really? Lead the way. He said the place is just northwest of here. Me?
You're the one who's been out gallivanting around here. That's what you call it. Well, clearly you've recovered from your bear encounter. Yeah, you're all right, girl. Could have played that better, couldn't you? Thought you wanted me here to show some strong arm. That's usually how it goes. Yes, but you know how this works. Come on, Hosea. That feller's a joke. And that's why he's perfect. He won't cause us any problems. A safe spot to fence wagons and coaches, that's easy money for us. Arthur. I guess you're right. Come on, it's not like he's asking us to rob a bank. دەڵێ تەنگ داوای یەکشتی لەمە کردیا بچین دزی لە ماڵی ئامۆزایەکەی بکەین و تۆ. Old crooked cousin by marriage. We should hang up our hats now. So what's the story with that Emerald Ranch? You find out anything else? A little. Owner's a nasty type by all accounts. Seamus is sure scared of him. دەڵێ ئیمێل ڕانچ Something strange مەزرعی about the ئیمێڵی place. ئەمڕاند Used to be a salon شوێنێکی زۆر there, پیسە. general store. Now it's all closed up, but they seem to have money. Sounds worth a look around. شەیمش لیان ترسێ For بەڵام sure. دەڵێ Seamus ئەوەیە also چۆن mentioned the دەڵێ rancher's daughter a couple of times. دەوڵەمەندە. How he used to see her around all the time, but now she never leaves the house. Probably just sweet on her. That what you call finding out a little? Hey, let's keep it down now. We must be close. گەیشتی نێوێندەر. That must be the place up ahead. We should go on foot from here. لێرەوە بابا. Let's see what we're dealing with. Come on. وڵای ئەوەی بارەسە پشتی لادەم هاوڕێنەوە مێشومە گەزدەی کۆ بۆ ئادڕۆپی بکەم There's the house. سکینیشی See بکەین. the barn in the back. Stagecoach has to be in there. Okay, let's go. Okay, ئەو خانەکەیە دووربینەکەمان بەکاربینین. Anyone around? Yes. Okay. I reckon we can do it now. I'll head over, distract him by putting on a little show while you sneak into the house, find what you can, then get the stagecoach. Or wait until nightfall. Sneak in, then I'll get the coach. You can try the house. What do you think? دەرێ بەشێ بیکەیان بە ڕۆژ. Do it now. ئەستا با بیکەین بۆ چاوەڕێکەن. All right then. Don't follow me. ئۆکەی دەڵێم چ کابرای مەشغوڵ دەکەمە تو لە پشتەوە بڕۆ بڕنامەڵێن دزیانێ بکە. Distracted outside, then sneak into the house. ڕاست عەزەرێ مەکە. ئۆکەی عەزەرێ ناکەم. ئۆکەی پەلەی ناکەم. My good man! My good young man. Fairly well, fairly well. ئۆکەی باوڕێ. Is your father home, son? Sure is. Get him down here. Please, get him down here. Get lost, mister. I was lost for many years. You know what? Oh, here he is. Are you the father of the house? Sure. Pleasure to meet you. I was just chatting with Junior. باشتەکان بدزین. You selling something, partner? Free. Spinal alignment. What? Take. Spinal alignment. The Lord God Almighty, or whomever built us, put our brains in here, but our souls is in our backs. You, sir, your back. باشی لێ یەکیت. ئەز لێرە هیچیە؟ 15 sessions. Whiskey suits me fine, sir. Whiskey is this causing the problem. ئەوەیان You ever meet a Scot who didn't hobble
اوکی خراپ نییە بە ئەبی پارە $13 $13 پارێکی باشە. And what does the juniper do? Creates movement in the spine. Whereas your whiskey, made with grain as it is, leaves the spine brittle. Hence your hobbling chop. Please, lay down here a little. Won't take long. I was worse than you, sir. I was broken. Look at me now. A dance every night. چە سێوی دەزم سێو Women adore me. کەمان بڕۆ دەری ئارتۆر I got patched دەی بچمە بارنەکەی بچمە شوێنێکەوە ئەسپەکانی لێە spine. We think our brains is in our heads, but they are in our backs too. Oh, oh! I can tell you're a very wise man, but the troubles. Is that better? Just a bit. Yeah. It's a little bit better. This session has been free, but perhaps I might call again. How much will it cost me? I'm offering you virility, and you're asking me about money, sir. I ain't made of money, Mr. My rates are reasonable. اوکی here we go. Are they around this way next? Aye, gentlemen. چاڕی هۆزەیە بکەین تاوەکو دێ بە پلەستیشن یاری دەکەم بۆ FPS کەمتر لە چاو PC و ئەوانە پلەستیشن هە 30 فرێمە You done, Arthur? بەرە لۆگۆی کەناڵ دیسان گۆڕی ئەو ڕێت لۆگۆمان گۆڕیە بۆ ساڵە چێڕۆ پار بگۆڕمان 2021 بسە 2022 Giddy up. تا زان زیان لێکرا و بێعکرانە Damn it, they're on to us. ئەسپەکەشم بان کردوە بێ لە دوێمان بڕۆ ئەزدەی بە جوانی بڕۆین ناوی دام کەین Arthur, you should have been more careful. Yeah, sorry. Must have left the dresser open. Slow down, you'll burn out the horses. So what were you able to lift from the house? A few bits and pieces. Nothing too fancy. Well, we need anything we can get right now. بەڵە چ دۆزیە لە ماڵەکەی دەڵێن دەکشتی و کەلوپەلم دۆزیە بە شتێکی زۆر زۆر ڕاکی تێدا نەبوو 1,000-pound grizzly, anyway. You're gonna هۆزەیە دەڵێ crash مە if you پێویستیمان don't بە هەموو slow شتێکە down. کە بەدەستمان کەوێ No doubt. I won't forget that in a hurry. I'm looking forward to your retelling of that one around the campfire. It wasn't the first time Mr. Matthews had stared death in the eye, and as usual, he did not flinch. Yeah, exactly. So how long you think we're gonna stick around here for? Slow it down a bit. Okay, here we are. Just pull the coach into the barn there. ئۆکەی دەڵێ بی بە ژووری عەرەبانەکەی Seamus, we met your cousins. How was it? Fine, nice people. Park that thing in here. Quickly. Nice work, Hosea. Nice work, Mostly Hosea. Like I said, coarse but competent. Here. Thank you. Find any other coaches. چاکژی کوالتی یاری Red Dead دێکس بۆکس باشیان PS4 هیچ فەرقی نییە پێم مابی Of course. Goodbye, gentlemen. I'm heading back to camp, I think. You coming? یەس ئەمیش دەبێ بگەڕێمەوە Sure. بزان فاست ترافلەکەنەوە بکە زۆر میم بخۆی بستەوە یەس لێخوڕینی عەرەبانەی زعازم خۆی مشکلەکەوەیە یاریەکە 30 فرێیمە لەسەر کۆنسۆڵین بکرێتە 6 فرێیم یاریەکە بە تەواوەتی دەگۆڕدرێ ینی تام تێژ بەس ڕۆکستارەوە باسانی نەکاتە 6 فرێم کە پێویستی بە ئەپدەیت و ئەپگرێت هەیە یەکمان داوای پارەی دەکەن جلمان دەکەنم
بەس بڵێن قەنجێ دەشیکە نازانم ئۆکەی هاتینەوە و پێویستیان بە گۆشتی هەیە بە هەندێک گۆشتی بدەینە کامپەکەمان ئینجا بچین نیشتەکانی تر بکەین خوارەک ئامادە نییە Morning, Arthur. هەلو Ah, Mr. Morgan. Mr. You see him, Morgan. Chipper? Well, where there's life, کەی هەندێک گۆشتی بدەینە I کامپەکەمان apologize in advance for this stew. It needs better meat. Fine, but make sure you get a good price for it. Mr. Strauss? Thank you, Arthur. هەندێک پارەش بدەینێ give item give money give money $10 زۆر باشە ئێستا خەمزانتانی هیچ دەبوو کامپەکەمان بکڕین خۆراکمان نییە بەڕاستی هەندێک گۆشتمان دەوێ بین هەندێک پارەجی زۆری دەیۆشتانە چکن کوپمان هەیە بەس I know, dear. Stay calm. And how are you? Jack needs you calm. Good. Glad to hear it. هەندێک خۆراکی دیکەش اوکی کامپەکە وەزەی باشە ئێستا بچینە لای جۆنی مشتێکمان هەیە لای جۆنی زانین جۆن خەریکی چییە هیچ پلانێکی دانەیە Hey, Arthur. هەلو جۆن What you want? لایڤەکەی کاریگەر وەڵای لە ئینستاگرامەکەی ئەو کردمانەوە لای من What did he نییە say? Mary Beth overheard دەمانێت something ئینستاگرام about a لایڤەکەی train full of ببینێ wealthy folk rolling down through Scarlet Meadows just south of لاگە State شەی Border. بکرێتەوە توێش You need help with it? I ain't even sure about doing it. Come on. At night, not too guarded, it's perfect. Nah, I ain't thought it through. You know, stopping a train, pain in the ass. Sure. But what if we could force a train to دەرێ stop? با بچین قیتارێکی ڕاگرین Of course. و We پشتەکانی get a نایە بدزین wagon full of something flammable. Oil. دەڵێ چۆن ئەگەر وە بکەین قیتارێک ڕاوەست You know they either have to Right, stop green. or die. یان دەبێ ڕاوەستیان Train دەی driver ببرن wants to be cooked alive. دەڵێ هیچ شۆفێرێکی قیتاری حەز ناکە بە زیندوتی Kind of brilliant. حەز ناکە بسووتێ بم For you. دەڵێ فکرێکی زۆر بلیمەتە لە بۆ I تو think that's the first time you ever had one of دەڵێ them. یەکەم جارە فکرێکی عەبقەری دەبۆ بێ You might be the first bastard to ever have half his brains eaten by a wolf and end up more intelligent. So we doing it? Yeah, we're gonna need ammunition, guns, look real frightening, and some dynamite to open up the train. I'll get the supplies. Gotta head into town for Abigail anyway. Don't even ask. You go find us an oil wagon. Yeah, I know just the place. They're always heading into that refinery. There's an old rundown shack just over the border, north of a place called Dewberry Creek. Leave it اوکی hidden somewhere near there. خۆیان ئامادە دەکەن لە بۆ قیتاری قیتار برینەکەی تا وەختە ئەو دەبێن بچم واگنەکەی بینم عەرەبانەیەکی بینم Have a seat by the fire, Arthur.
Good morning, Arthur. It was a heap of trouble, but I got Micah out of jail. هذا ما كان رزقك كله Arthur. So سزني. where is he? Still out round that way, looking for a peace offering and shit. Hello, Hosea. Well done, Arthur. You found the Irish Terrier. Sadly, he's just a younger version of you. Please don't say that to me, Dutch. Oh, it's true. It's true. Don't you disrespect me, boy. I did it. Damn, Bill. وبيلا زوك. I don't like your attitude. Well, okay. أسبكش مان حاضر كين. باتش كينو. Now, hold still, girl. You done good, girl. كي عربانا كان لشندر أو دزولة. عارفين بيبين. Yeah, there's a girl. You all right, girl? There, girl. عربانا كده زولة. أو بتمانى بيتزين. قاعد الرئيس كنا بيرايقين. Yep. Good girl. قلنا فالنتاين بيناتو أنا مدزيلة يبكم. أو تسمكرت. أو تسمكرت. يس ناتامنا فالنتاين دزي بكم. أو كنت مشكلة لبو. أو لا. والله بزام شي ولا شي. إيش من بو عربانة أو عربانة نفتي شي. بعد دي بروين شوية كزانين باشا ليتزم. Morning. بعد فالنتايني بتدري. اوكي كابر الراوستا. اديك ما بتسين بتزيلي دين. تيو كاني بدنجي. ها بدنجي. عشان خويا منو دابزي خو هذا بيليدم لك كابري. وين؟ هو منو دابزي؟ شرفك. نمرة كم دابزي؟ I don't know why. اي واي هذا بيتزم يعني هو إذا ولا تيدان يعني واي بيمنا خوش براستي.
عربانە چەند سەبر دەڕوا شێت نەفەرێک ئەوەکەی دیت زانی لاشی کابرای دیت ویتنس بە هەڵم هەرچەندە دەوی دوای باونتەکەی بەتاڵ کەمەوە بەڵام هەر دیتیان غەڵەت دەکەم لەوەی دەبیهینە ئێرانە Okay. Let's go. عدم دقمة اكسي ليذي اوه ماما حما هات ماما حما بخيري بخير بي شاماني سبين رمزان اللايف مان هيلقا ماما حموان ماما حمنو ماما حمو زاناو عكامو ميرو هم بيكو ان شاء الله اني عريش اونلاين تاكيدا كينو سبيس شو الشانال يوبزم عكامي كاك السرداء بخير بي اوكي جيشنا شوينا كي سلطان دالي زولاي لو شي عزب كوا ان شاء الله مشكلة قوي بجين يبك دي بزورينا عربانا انا بجيان يبك مشكلة كبقى Okay, maybe I have a first person brain. Maybe it's in Akhwari. Yeah, it's in there. I think it's in there. Maybe in here, fucking he's nabbing him. Yep. إلا they've been meander. نابي الراقري. اوكي
ئەرە لە ئارمانیە بەگمانیە ئۆڵدی ئارکە تاوەکو سدام نەگرتیەوە تا 5 یاریەکەم تاوەکرد تا ئێستا نازانم بەگ کووە ئۆکەی ئەوەش تەواو زانین مشنی چیت کەمان لە بۆ کرایەوە جۆن لێرەیە مای کەشمانە مابی هەبە جۆنەکە دەست پێ بکەین باشترە ئاسترافڵەکە بە زۆر میم بوو Okay then, girl. Yep. Yeah, you good, girl? Yeah. اوكي ابو خوي درة اوتوماتيكا بما بي خالك انا نقص لك نقولكم انت عصب خوي دقاتو شوينك يا خوي ما مجير بخوايا وضلي مني زور سباس يكاك يوسف بخير بي يوسف اول فيديوز زور بخير بي عندك ناوتان بخوين ما محمد اف كاك جيبو ياري ما في دفني تاقينا كتو ياري تشتاوكو بلي بحلا ما في كردو ما في ما كردو اللي يوتيوب بردستم قاعد تقول طعما كركي ياريكا وات ذا او باوتوماتيك Oh, am I glad I found you. Arthur, they got Bill. What? Who has him? Bountyman. I found their camp nearby. They got Bill tied the up. fuck out صروي ده بس I'm gonna go بزانم take care of it. Come on. Oh, sloppy Bill. Yeah, well. All right, lead the way. Coming? اوكي دري بيل يانغرتيو So how'd you find him? He said he was going hunting. Never returned. Well. بيل رزقاكين لا اوتوش دعمي هردقه جي تي اش طاوا دكين اوي انا طاوا ما نكري لتشنال هم باللايف ستريم طاوا دكين لتسندين هفته ومانغو شتي رابردو داهتو رابردو يعني نيوش كهاد يكسر باللايف ستريم تاعي دكين ان شاء الله They decide to pick up camp and head for town to collect the bounty. Guess we're in sights again. When are we not, Arthur? Fair point. What'll Dutch do? Ain't for me to say. Doubt Bill will like it, whatever it is. اوكي اورج بعد ربي اورج بعد ربي طامشت It's a problem. We all know it. Is that for me to say? I think it is, Arthur. بيل رزقاكين Let's بيل save his ass first. Worry about how to kick it later. Okay. Okay, we're getting close. There they are. On foot from here. Stay here. Stake out your position. اوكي او ايرزول زور خوش ها ان شاء الله تخوش ده بزور You idiots ever hear of Dutch's boys? You're gonna pay for this. You have no idea what hell is coming your way. We're shaking in our boots. Idiot. Raiders showed up. Kill them sons of bitches! Yeah, just in time. Let's go! Get me out of here! والله بيل رزقارد ناكم حتى هموش تكاني رخر دكا ما عندك كرب بعقريته I'll get the ropes. اوكي كرزلامة اوتي Thanks, Javier. I owe you for this. Well, I'm gonna head back to camp, find a bottle, and nurse these bruises. Yeah.
I'm headed to camp as well. Thanks, Arthur. What's next? This is camp, yeah. واش خرابني ها بهابي صندوق ومندوق يتكني اوكي That's my girl. That's a good girl. ايش باش معك بس عنقونيا ماما جير عنقونيا ماما حمي خوشويست سبيانه شويه عاد نويه وبزانم ماما حمونيا طيب دكينو يس ببجيش دكين ببجيش دكين باللايف بايباد دقمي دكم ان شاء الله ده بلان ما اولم عفتيت بلاك ميتسوار شو سير شو لايف ستريم كينو نوتيفيكيشن كان بيب كان بعد طاقاتي ان شاء الله اللايف ستريم كان برداون دبي Yep, you done good, girl. Who are you? Arthur, dumbass. ارثرم جيله Easy. لا كان باكينا تاني غاردي راك نقين كانج اوكي تجيش معهم Isn't it good to be out of that goddamn snow? Why are you so chipper? We're gonna be good. لو زمان باش We're gonna دبي be great. زمان درجيك دبي My son, Faith. باور تبي باور بس خام بيدن ما يدرش يستوى You busy, Arthur? رلا يشمي لقد جوني Let's get on. Good. And you? Got everything we need. Good. I think we need another man. Charles? I'll go get him. Meet us at the wagon when you can. Sure. See, Arthur? Ain't that dumb. Next time, let the wolves eat all your brain. Then you'll be a genius. الفوتبول جاب ديتي نوي بابي ديكين So you're heading to the wagon now? Soon, yeah. Okay. اوكي مش نتشمان هي لير كوانا زين اوتيوم Hey, Javier. I heard about a house. ما عليكم جيلي بو Could be interesting. انا سرزا Kind تشيجي of a house. تسخانيكا I don't know. باري The بياكين fellas I heard in town, they said it was really freakish. A family local boogeymen, I guess. But they're crooked in every way. So? Well, so these boys thought they were sitting on a lot of cash. They're highway robbers, kidnappers, apparently. They're well hidden in the woods. That sounds pretty dubious. Of course, yeah, it's dubious, but there ain't much risk of getting caught. Okay, then. Let's go take a look. طلع ستم شايج بكين Exactly. Just take a look. It's up north, on the other side of the river from Valentine. Best way there is through Cumberland Falls, though. You know it? Sure, more or less.
Okay, my girl. كمان خافير ما فيش بكو Okay, we're pretty close now. Let's stop and go on foot from here. Just up the hill this way. Follow me. اوكي باورم بەپیان دەی بچین دەڵێ خانوویەک لێ کوانەیە هەندێک خەڵکی سەیری تێدایە و لەوانەش پارە و سەر و سامانێکی باشیان هەبی تاواکو دزیان لێ بکەین درێکوانە شوێنێکی بەرزە دەتوانین بە ئاسانی سەیری خانووەکە بکەین. This family's been isolated for so long, they started talking in their own weird dialect. They really don't like outsiders, especially on their turf. Well, you just keep selling me on this job, don't you? ماما حمد دارك كريم. Place, right? الشوخانية. Must be a lot of people living here. A large house. لخانة جوري لو أنا خلك جزوري كده بجي. It's not a bad place to start looking. This could be in any one of them buildings, and who knows how many people are in there. I ain't sure about this. I think we need to draw them out somehow. بذا بابيا هين الدري. Follow me. ودم كوا. لبيرم نايم بيشنم كردبيم. ياخد هذا كم كريتم بلا منازع ترد ده. بالضبط لبيرم نيا. تشرط قيدة بين ياخدنا بزو. I can't get a proper look at the place. Well, hopefully it'll make it harder for them to spot us too. بما بي. Clear so far. Yeah, so far. Hey, keep it down. I hear voices. أوه شرط جوري ده بيوبزانم خلشي ليه. بما بي مرحلة نازم. هذا كم شيء هم كرديه. يا دنگ واده. جملة دنجي هي. قاعد خلشي ليه. See if we can hear what they're saying. Just stay quiet. Maybe you hunt a pig this time once, Mal. يك دو سيت سوار كاسي لبينم. Don't be boiling now, Pappy. I's gone but 10 minutes I was. You can hollygag all day all day long, cause Edie takes patrol now, don't you? What? No, Edie, get all the jam. طلع إيدي دبي. You shut your gulper, or I'll flagger your felt, I will. Your niece will pull it up. إيدي دبي تساعد لي خانة كيكا. أنا طانينه بحساب كتاب اشتري بابتي عايز. You understand what they're saying? ده ديزاين ستله. أنا بزم إيرلندي واشتاننا. What we doing, Javier? Okay. You take cover by the rock over there. I'll create a little distraction, and then you jump them, okay? What kind of distraction? You'll see. Be quiet. Okay, ده وري إيرانا. أيه بردا إزديارني بس ده. ولا ترى. يلا خافير. زامستكا. والله من جلو جلوك اشتك يعني تندلي
ئەو ئاگری کردەوە سەوەسە دێنە دەرێ Oh, swanking heck! What the hickory happened here? هەم بێنێرە We got to put this out, don't you? Hellfire! Nature's alive! Send you out of the دوورم زۆر دوورم دەبی نزیکمەوە أنا والله قلتي ورد بمرة You comes to kill my brood? طبعا I don't see any more of them. All right, quick. Let's look for the stash. They weren't shy about defending that barn. Let's check in there first. اوكي دەرێ ئەوان زۆر دیفاعیان لەو شوێنەی دەکرد بە یەکەم جار لێرە بگەڕین لەوانێ لە قاچ سەرێبی بەس چۆم چینە قاچ سەرێ بەو شێوازە Has to be under here. There's no place else that could store it. اوكي صندوقك لێرەیە Hey, Arthur. Give me a hand here. یەک دەقە چێست زانە صندوقە چی تێدایە $50 واو Do you want the money or not? Come on. Okay. Hold your horses, man. What? Come on, we didn't come all this way for nothing. باشا هاتم سمير ناشيل چەکە چی زۆر باشی لێ اوكي دەگەڕێم ئێستا Look what we have here. I told you it was worth the trouble, didn't I? Here, you take this. Let's split up. I'll meet you back at camp. Sounds good. پارەی باشمان کۆ کردووە هاوڕێیان یاڵا بە لایک نەکردی لایکە با منەوانە لووت کەم ئەو ژوورانەش بگەڕێین بزانین چی تێدایە باشە
اوكي ئێرەش با بگەڕێین خۆشە ڕێن دەدیەوە ئەو شتانە دەدۆزیەوە can carry more of this item اوكي دەرێ هەتا ناتوانینەوەی هەرگرین بەڵام دەتوانین پێین کە بگەڕێن خانوەکیش لێرە هەیە زانیێرە چ هەیە واو شوێنێکی خۆش ئەو بەربنەی ببین ئەوە دەبی چیکی دابی وەردڕۆپە هیچدانەوە گەنۆیڵ خراپ نییە ئەو ڕوونی دەمانچەیە هیچ payments premium cigarettes okay زانیێرە چەیە کراکەرمانی نازم کراکەر چییە ئینەمان پێم وابیتەوە ئەوم شوێنەکانە خانوانەی کە لێرەشن ناتیرانی Come on, my man. اوكي یەکسە بچین مشنەکەی جۆنی بکەین چییە اوكي ئابەگەڵمان هەیە مایکەمان هەیە جۆنمان هەیە من تۆزەک دووریشین وڵاتە جۆنی بەڵام هاچینە لای جۆنی مێنە لایڤ ستریمەی تۆزەک چۆرەکەی بچینە پێش چیرۆکەی جۆنی بکەین دەمانێت قیتارەکەی ببڕین مەرحەلەی خۆشم چێکە لە مەرحەلە بەناوبانکانی یاریەکەی دەمەوێت بکەین بەخوا یاریێکی ئەوە چییە و یاریێرە ئەوەندە جوانە بەس لوک یاریش چەند جوانە مامەژیر ریاکشن بۆ گۆرانێکی کاریگەردەکەی بەیانی بەڵێ ئینشاڵڵا فاستراڤڵ کە وەڵی فاستراڤڵ هێشتا نەبکرایتەوە لە یاریەکەی لە بۆمان لوتت تەجمیلە وایە بخوای لوتی خۆمەوت یاری ئۆپن سیزن بکە مامۆ لەکوێ هەیە ئۆپن سیزن باسی دەکەم GTA 6 قەت لەسەر ڕۆژیەکەم لە گەیم پاسی بەردەست ناکە ڕۆکستار ملیۆنە دۆلار کولە کەسە خۆی بدەم شتی ئەوا لە کو دەکەم ئاسۆ سڵاو گیانەکەم چۆنیت Yes, I love this game too. Thank you, man. Appreciate that. Godfrey بۆسەکی زۆر قورسە لە Elden Ring بەڵێ ئاگاداری Stranger Things فۆرم ئەمە ژێتوانی بگێتە چڕۆکی پێ بە کوردکراوەی کردومە گیانەکەم کەناڵ هەیە سپاس ڕێدێتی هەموو چیرۆکەی باز دەکەم
واز دەگەینە ڤالەنتاینی. All right, girl. Yeah, there's a girl. There. Hold on. Whoa. Idiot. Come on, man, بزوله. ولو لي الراس شانسي. You done good, girl. Good girl. Yeah. Good girl. Easy there, girl. Yeah, that's my girl. That's my girl. زۆر خۆش بەدەرێت. That's my girl. بتخۆ مارتر. There's a girl. نازانم خەتەکەم تۆزە خاو بیتەوە. FPS من لە یوتیوبی زۆر دابەزیە. خەتەکە بێتەوە ئیجاز پێ بکەمەوە. ئەوش خەت لە کوردستان. ئەوش کێشەیمە لە کوردستان. بازاری سلیپە چکم بەتە کارەبام دێتەوە. دێمەوە دەست پێ دەکەمەوە ئێستا. ئۆکەی چیتان نووسیە بەهەندێکی بخینینەوە تا خەتەکە چارەتەوە. ئۆکەی خەتەوە تەقریبەن دیسان دابەزیەوە. هەڵی ئینتەرنێتەکەمان خاوە کوردستانەیدی. ژیت تکایە فیلمی ئەنایڵەیشن ناخی دەکەی تێنەگەیشتم تکایە شی بکەرەوە. پێم وایە شیم کردنەوەم لە بۆ کردە. پێم وابی. شێروان کەتەلۆنی دەڵێ مامە لە سەدا چەندی